بۆ کەمکردنەوەی دیاردەی هەڵگرتنی چەک هێزە ئەمنیە هاوبەشەکانی سلێمانی چەند ڕۆژێکە بازگەی کاتی دادەنێن و پشکنین بۆ ئۆتۆمبیلەکان دەکەن. هاوڵاتیان دەڵێن هەڵمەتەکە باشە بۆ مەرجەی ئەوانش بگرێتەوە کە مۆڵەتیان پێیە، چونکە ناکرێت بەم شێوە هەرەمەکیە مۆڵەتی چەک بدرێت و ئەوەندە بە ئاسانی چەک دەستی هاوڵاتی بکەوێت. وەڵی خۆی ئەم لە ڕاستیە ئەم مۆڵەتە کێیە؟ حکومەت خۆی نییە؟ ئەگەر من واستەیەکم هەبوو سپێنێک کە چوم مۆڵەتەکە وەرگر چەکم پێ بێگومان هەچ کاتێویستم بەکارێنم ئیتر ئەبێت لەسەرەوە تۆ شتەکە بنبڕ بکەیت کێشن کە مۆڵەت جان کێشن کە مۆڵەتیان هەیە. بەڵێ ئێستا من کێشیەکەم هەیە کاکات مۆڵەتم پێ و چەکم پێ سپێنێڵەمەوە مۆڵەتەکەمە و پێمە مۆڵەتەکە بە ئاسانی وەرەگیری نازانم ئەی چێ یا مۆڵەتەی خۆ بەدەست من نییە کێیە ئەوەی کە لەسەرەوە ئەیا دەتوانێت بنبڕی بکە چەک نێڵێتەوە ئەو کەسانی کەوا چەکیان پێەیە زۆربەی لە دەستی هێزە ئەمنیەکانە بێ زۆر باشە بەڵام لە ئێستا لە دەست هەندێک کەسایە بۆ نمونە ڕێز عەشرەت و بۆ نمونە ڕێز عەشرەت و زۆربەی لە دەستی خەڵکی عەشایرەیە هەتاکو ئێستا شەوانەی کەوا تووشی کێشەیەکی یاسایە بن دێنە مەحکەمە هەمووی چەک هەڵگرتنە بەبێ مۆڵەت. وەڵی بەڵام بۆچی ئەو ڕاستی بێ ئێستا زۆر لێپرسینەوە نەماوە وەکو جاران ئەو ساڵ مەفرەزە زۆر دائانرا بەس ئێستا زۆر کەم بۆتەوە. چی بکرێ باشە؟ وەڵی ئاوا هەموو کات ئاوا بێ زۆر باشە بێت. چەکداری بۆ بەرپرسیاری حکومەت دەگەڕێتەوەوانە بەپەرزێن لە بەعض شتێک خۆی حەقا ئەوەی کە ئاسکەری نەبێت و قانونی نەبێ ناخوانێت چەکیە بێ تێگەی چەکداری شتێکی ناشیر نییە هەڵگرتن بۆ ینی خەڵک بۆ بێ پێویستی بە چەک پێویستی بە چەک هەڵگرتن نییە بۆ چەک پێویستی بینێ لەبەرەوە کە حکومەت هەبێ ناپێویست بە چەکە بێ. ئەم هەڵمەتە ماوەی هەفتەیەک بەردەوام دەبێت و لە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی دیاردەی چەکداریە هەرچەندە دەوترێت ئەگەر هەڵمەتەکە بەردەوام بێت و لە کات و شوێنی تردا بێت کە گومان لەو شوێنانە هەیە باشترە چونکە هاوڵاتیان دەڵێن نابێت بۆ ڕاگەاندنی ئەو هەڵمەتە پێشتر هاوڵاتی پێی بزانێت. چەک پێویست نییە چەک بۆچی پێویستە خەڵک وای لێ هاتووە مەسەلەن مشکی مرتاح نییە و خەرێکی هەر شتێکی بەسی دەبێ یەکسەرێکم بە شەڕ و ئاژاوە لەبەرەوەی تەعامولیان نەماوە. وەڵا جا هەمیان ئیشی خۆیانە چەک خەڵکیان چەکدار کردو خۆ قەتای خەڵکییان نییە بۆ خۆیان نازانن بەتە چی بکرێ باش زۆربەی هەمووی هەویان پێوەی کە تەقەژەکەوەی کە هەمووی خۆیانم خۆی چێ وەڵاهی جا کردارێکی خراپە چەک هەڵگرتن ئومێدەوارین کە ئەوانەی کە دەسەڵاتیان بەدەستەنێ یاڵن خەڵک چەک هەڵگرێ چونکە هەر تازەکردنەوەی مۆڵەتی چەکیش هەر نەبێ باشە چکە بۆی ئەو دیاردەی کوشتە نەمێنێ. لە ماوەی 2 کاتژمێر لەم بازگە کاتیە هیچ چەکێک نەگیرا جگە لە چەند چەخۆیەک و داری کارەبایی نەبێت ئەوانەشی مۆڵەتی چەکیان هەیە لێیان وەرناگیرێت هەرچەندە پێشتر بڕیارەکە بوو بۆ ئەو هێزە ئەمنیانەی دوای دەوامی خۆیان بۆیان نییە چەکەکانیان بەرنەوە ماڵەوە بەڵام وەکو پێویست ئەم بڕیارە جێبەجێ نەکراوە. ئێستاش دیاردەی چەکداری لە هەرێمی کوردستان بەپێی ئامارەکان زۆر زیادی کردووە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.